ئیمزاکردنی ڕێکەوتنەکەی نێوان گۆڕان و یەکێتی پەیوەندیەکانی ئەو دوولایەنەی بە جۆرێک توند کردوتەوە کە ئێستا بەشێک لە سەرکردایەتی یەکێتی خواستی یەکگرتن و بوون بە یەک حیزب لەگەڵ گۆڕاندا پیشان بدەن. خواستی یەکگرتن لای یەکێتی بە جۆرێک بەهێزە زۆرێک لە سەرکردایەتی ئەو حیزبە بە ئاشکرا باسی لێوە دەکەن و هەندێکیشیان ڕایان گەیاندووە سکرتێری نەوشیروان مستەفایان پێ قبوڵە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش دەڵێت یەکگرتنیان لەگەڵ گۆڕان خواستی زۆرینەیانە و کاریشی بۆ دەکەن. ڕای زۆرینەی سەرکردایەتی و کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە نەک تەنها ڕێکەوتنامەی سیاسی لە نێوان یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بەڵکو یەکبوون واتە ببینەوە بە یەک و بە یەک حیزبۆی بە یەک پارت، بەڵام بەنسبەت ئەوەی کە چێ سکرتێر بێت ئەو مۆزوعە لە هیچ شوێنێکی ڕسمی باس نەکراوە و تەرەح نەکراوە تا گفتوگۆی لەسەر کرێت. سەرەڕای بەهێزی خواستی یەکگرتن لای یەکێتی، بەڵام لە ناو گۆڕاندا هێشتا ئەو بابەتە هێندە گەرم نییە و دەیەوێت لە چوارچێوەی ڕێکەوتنە سیاسیەکاندا درێژە بە پەیوەندیەکانیان بدەن. ئەندامێکی جوواتی گشتی گۆڕانیش دەڵێت لە ئێستادا کارکردن بە ڕێکەوتنەکەیان لە ژێر چەتری یەک سەرکردایەتی هاوبەشدا پێ باشترە لە یەکگرتن. یەکگرتنمان ڕەنگە پێ باش نەبوونەوە، پێمان باش ئێمە بەرەیەکمانە بێ سەرکردایەتێکی مشتەرەکمانە بێ لە چوارچێوەیەکە لە چوارچێوەی بەرەیەکە ئیشکین. چونکە خۆ دەزانی خەڵکانی ناو بزوتنەوەی گۆڕان ئەکسەرێتی خەڵکی گەنجی تازە پێگەیشتوون، ڕەنگە بۆوان هەندێک قورس بێت. پاش ئیمزاکردنی ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی، پارتی لە یەکەم کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی نیگەرانی لە بەرامبەر ڕێکەوتنەکە پیشاندا، بەڵام ئەندامێکی سەرکردایەتی پارتی دەڵێت پارتی پشتیوانی لە یەکگرتنی یەکێتی و گۆڕان دەکات ئەگەر ڕوو بدات. چەند حیزبەکانی یەک بگرن سەرێشەی سەرکردایەتی سیاسی کورد کەمتر دەبێت. بۆیە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان نەگلاریمانیە زۆریشمان پێ باشە یەکێتی و گۆڕان ببنەوە بە هەمان حیزبەکەی جارانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ ئێمەش ئاسانکاری زۆر زیاتر تێدایە. ناوەڕاستی مانگی ڕابردوو گۆڕان و یەکێتی پاش چەند ساڵ لە ململانێ ڕێکەوتنێکی سیاسیان ئیمزا کرد و بڕیاریاندا بۆ لەم و دووە بەیەکەوە و بە هاوبەشی باشداری پرۆسەی سیاسی بکەن و کاریش بکەن بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێم. گۆڕان و یەکێتی لە ململانی توندەوە بۆ ڕێکەوتن، لە ڕێکەوتنیشەوە بۆ پێگەێنانی سەرکردایەتێکی هاوبەش. ئێستا ئەم دوولایەنە سەرکردایەتێکی هاوبەشیان هەیە و تەنها یەک هەنگاوماوە بۆ گەیشتن بەو خواستەی بەشێک لە سەرکردایەتی یەکێتی بۆ یەکگرتن و بوون بە یەک حیزب. هاوکاریاسین NRT سلێمانی.